لە 4 ڕۆژی جژنی قورباندا 8449 کەس سەردانی نەخۆشخانە و سنتەرەکانی تەندروستی سلێمانیان کردو. 96 منداڵیش لەدایک بوون. بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ئاماری 4 ڕۆژی جژنی قوربانی بڵاو کردو ئاماژەی داوە بە گوێرەی پلانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لە هەر 4 ڕۆژی جژندا پزیشکان و تەواوی کارمەندانی تەندروستی لە سەرجەم نەخۆشخانە و سنتەرەکانی تەندروستی لە ئەرکدا بوون و خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش کردووە. بەپێی ئامارەکان 8449 کەس سەردانی نەخۆشخانەکانیان کردووە، 2060 کەسیان داخڵکراون و لە نەخۆشخانەکان ماونەتەوە. 120 نەشتەرگەری ئەنجام دراوە و 96 منداڵ لەدایک بوون. هەر لە 4 ڕۆژەکەی جژندا 17 کەس بە هۆکاری جیاواز لە نەخۆشخانەکانی سلێمانی گیانیان لەدەستداوە. بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دەشڵێ لە جژندا 1743 کەس بۆ پشکنین و چارەسەری کۆرۆنا ڕۆیان لە نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسەکە کردووە. چارەسەری تیشکیش بۆ 100 توشبووی شێرپەنجە و شوشتنەوەی گورچیلەش بۆ 318 کەس کراوە. ئەمە لە سلێمانی بوو. لە هەڵەبجەش دووبارە هەموو کەرتی تەندروستی لە ئامادەباشیدا بوون بۆ ئەوەی هاوڵاتیان لە جژندا کێشە و گرفتی تەندروستیان بۆ دروست نەبێ. لە هەڵەبجەش 2000 کەس لە ڕۆژانی جژنی قورباندا سەردانی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانیان کردووە. تەندروستی هەڵەبجە بڵاوی کردوێتەوە کە تەنیا لە نەخۆشخانەی فێرکاری فریاکەوتن 695 نەخۆش سەردانیان کردو. لە نەخۆشخانەی چارەسەرکردنی پەکەوتوانی چەکی کیمیاویش 5 نەشتەرگەری ئەنجام دراوە. لە نەخۆشخانەی منداڵبوون و مناڵانی هەڵەبجە 6 نەشتەرگەری ئەنجام دراوە و 68 نەخۆش سەردانی پێشوازی منداڵانیان کردووە. لە قاوشی ژنان 41 نەخۆش داخڵکراون و 8 منداڵیش لەدایک بوون. لە نەخۆشخانەی وەفا کە تایبەتە بە توشبوانی کۆرۆنا 13 کەس سەردانیان کردووە، 6 کەسیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون. کۆرۆنا لە عێراق لە هەڵکشاندایە تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوودا 3042 کەس تووشی ڤایرۆسەکە بوون لە عێراق. وەزارەتی تەندروستی عێراق ئاماری 24 کاتژمێری ڕابردووی بڵاو کردەوە بە گوێرەی ئامارەکە 3042 کەس لە سەرتاسەری عێراق تووشی کۆرۆنا بوون، 2 توشبووی دیکە شکیانیان لەدەستداوە. 2 قوربانیەکەی کۆرۆنا لە پارێزگاکانی دیالە و میسان بوون. هەر لە 24 کاتژمێری ڕابردوودا 2760 کەس چاک بوونەتەوە و کۆرۆنایان تێپەڕاندووە. سەبارەت بە وەرگرتنی ڤاکسین وەزارەتی تەندروستی عێراق دەڵێ لە 24 کاتژمێردا 1004 کەس ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتو. ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات لە بڵاوبوونەوەی زیاتری گۆڕاوەکانی کۆرۆنا و دەڵێ ئەم شەپۆلە تازەی کۆرۆنا دەری دەخات ڤایرۆسەکە لە هیچ شوێنێکی جیهان کۆتایی نهاتووە. تیدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی نیگەرانی خۆی دەربڕی لە بڵاوبوونەوەی شەپۆلی نوێی گۆڕاوی کۆرۆنا و دەڵێ ژمارەی توشبوانی گۆڕاوی ئۆمیکرۆن لە بەرزبوونەوەدایە، ئەمەش فشاری زیاتری لەسەر سیستەمی تەندروستی جیهان دروست کردووە. پێویستە وڵاتان ڕێکاری تەندروستی توند و تۆڵتر بکردنە بەر. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەشڵێت ڤایرۆسی کۆرۆنا وەکو حاڵەتێکی نائاسایی تەندروستی گشتی لە جیهاندا دەمێنێتەوە، ئەمەش مایەی نیگەرانی نێودەوڵەتیە. پلاستیک لە هەموو شوێنێک، لە ناو ئاو ڕووبار و دەریاچەکاندا، لە ناو خواردنەکانمانە، لە ناو سەوزە و میوەکانیشمانە. ئەمە چۆن؟ وردە پلاستیک کە قەبارەیان کەمترە لە 5 میلیمەتر و بە چاوی ئاسایی نابینرێن ئێستا لە هەموو شوێنێکی ئەم جیهانەدا. نایلۆن بۆ نمونە خۆی لە پۆلیمەر پێکاتوە کە وردە پلاستیکە، کێشەکەوەیە ئێستا تاکە سەرچاوەی ئەم وردە پلاستیکانە هەرەو دەبەی ئاوانە نییە کە فڕێ دەدرێن. لە ناو شامپۆکەمان، ماکیاژەکان، تایتی جلشۆر، لە ناو هەموو شتێکن، تەنانەت لە ناو ئەو ئاوەی جلشۆرەکە فڕێ دەداتە نێو ئاوەڕۆکەوە دوای شۆردنی هەر پارچەجلێک. هەر پارچەجلێک کە مادەی نایلۆنی زۆرتیابێ. ئەم هەموو شتانە پڕن لە پلاستیک. وەک بڵێ ئەمانە بەس نەبێ خۆشمان بەدەستی خۆمان پلاستیک و پیسی دەکەینە نێو ڕووبار و سەرچاوەکانی ئاو. بۆ نمونە لەم جەژنەدا هەر سەرچاوەیەکی ئاو گەشتیار دەستی پێی گەشت بێ زۆر بە خراپی بەجێهێشتووە. ئێستا ملیۆنەها پارچەی زبڵ و خاشاک زەرفی پلاستیک دەبەی ئاو قاپی سەفەری لە ناو ئاودا هەن، لە ناو ئاوی کوردستانیشدا هەن. بە شوێنەیەشی دەبنە و دەبن بە وردە پلاستیک و ئێمە دەیان خۆینەوە، وەک ئەم شێوازەی کە گەشتیارەکان ئێستا لەسەر شاشەیە بەجێیان هێشتووە. ئەی ئەگەر ئێمە بەردەوام ئاوەکانمان ئاوا لێ بکەین چیمان لێت؟ کێشەکە خۆی لێرەدایە، کەس نازانێت چیمان لێت، چونکە بابەتەکە زۆر تازەیە، بەڵام ئەوە ڕوودە کە دەبین بە تێکەڵەیەکی مرۆڤ و پلاستیک. ئەوەی کە تا ئێستا بۆمان ڕوون بۆتەوە ئەوەیە پلاستیک مادەی کیمیایی ژەهراوی تایە و ئەم ژەهرانەش بە دڵنیاییەوە وەچە خستنەوە پەک دەخەن، تووشی قەڵەویەکی لە ڕادەبەرمان دەکەن،
گەشەی منداڵان دەوەستێنن لەگەڵ چەندەها زیانی دیکە کە تا ئێستا نەدۆزراونەتەوە. بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومەلەرزەزانی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە بەهۆی کاریگەری درێژبوونەوەی نزمە پاڵەپۆستۆی وەرزی گەرمی ساڵانەوە هاتنی شەپۆلی گەرمە پێشبینی دەکرێت لە 11 تەمووزەوە تاوەکو 7 مانگ پلەکانی گەرمە زیاتر بەرز بنەوە. پزیشکانی تایبەتمەندیش هۆشداری دەدەن لە زیان تەندروستیەکانی ئەم شەپۆلە و ئەم گەرمایی کە دەستی پێ کردووە. هاوکاران لە راپۆرتێکدا زیاتر باسییان لەمە کردووە. نزیکەی لە کاتژمێر لەبەر تیشکی خۆر کار دەکات. فەریدون کە زیاتر لە 20 ساڵم کارە دەکات وەکو سەدان کاسبکاریتر لە ناو بازاڕی هەولێر سەرقاڵی پەیداکردنی نانێکی حەڵاڵە بۆ منداڵەکانی. بەڵام بەرزبوونەوەی پلەکانی گەرما تەواو شەکەتی کردووە. وڵا جاری وایە 10 سعات 9 سعات 8 سعات کەمتر نییە. ئارە وڵا لەبەر ئەو گەرمایش زۆر گەرمی شە ڕۆژانە ئێستا خاستن ئێستا و دوو مانگەی هەر زۆر گەرمە یعنی بەڕاستی تەعامل ناکەی ئیش بکەی. زۆر جاوە نیوڕانان دەڕۆینەوە بەزی دێرێن ئیشەکەمان پێ ناکرێت. دەچینە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە. پزیشکی تایبەتمەند باسی کاریگەریەکانی بەرزی پلەکانی گەرمامان بۆ دەکات لەسەر تەندروستی وڵاتیان. دکتۆر محەممەد ڕوونی دەکاتەوە کە نابێت لە 12 نیوەڕۆ بەدواوە تا کاتژمێر 4 ئێوارە هاوڵاتیان ڕاستەوخۆ تیشکی خۆریان بەرکەوێت. بەرزبوونەوەی پلەکانی گەرمایەکی لەو مشکلانەی کە دروستە بێ جگەلەوەی لە گورچیلەکانە مشکلەمانە بێ مشکلێکی تر هەیە بریتێلەوەی کە پێوتە پۆستڕ هایپۆتێنشن ئەو کەسانی کە بە تایبەتی زۆر بە پێوە ئەوەستن یا لەبەر گەرما ئەوەستن بڕێکی زۆر لە خوێن لە قاسەکان و لەوانیان کۆ ئەبێتەوە خوێنی کەمتر بۆ مێشکانە ڕۆ بمەش زەختیان دێتە خوارەوە زۆربەی کات بەوەی کە هۆشیان تەواو نابێ یا سەریان دێشێ بەوە بوو جۆرە دێنە نەخۆشخانەکان جگە لەو مشکلانی تر لە سکسون و ڕشانەوەی ئەوانی کە باسمان کرد. بەپێی پێشبینەکانی کێشناسی پلەکانی گەرما لە ناوچە جێجەکانی هەرێم بەرز دەبێتەوە. بە جۆرێک لە هەندێک ناوچە بەرزترین پلەی گەرما دەگاتە 47 پلە و ئەمەش وای کردووە بازار و شوێنە گشتیەکان لە ڕۆژانی یاسایی چۆڵتر بێت. ڕنا سەعالی کوردستان 24 هەولێر. ئەمریکا ملیارێک و 600 ملیۆن دلار دەدات بە ئوکرانیا بۆ ئەوەی موچەی پزیشکان و کارمەندانی تەندروستی خەرج بکات. ئوکرانیا بە بۆنێ و جەنگەی لەگەڵ رووسیا تووشی هاتووە چەندین مانگە کێشەی موچەی کارمەندانی تەندروستی بۆ دروست بوو و وەزیری تەندروستیش دەڵێت تا دێت بارگرانی کەرتی تەندروستی زیاتر دەبێت. ئاژانسی USAID ئەمریکی بڵاوی کردوتەوە ئەو هاوکاریە دارایی ئەمریکا بۆ پشتیوانیکردنی کورتهێنانی بودجەی ئۆکرانیا زۆر پێویستە. ڤیکتۆر لیاشکۆ وەزیری تەندروستی ئۆکرانیا ڕایگەیاندووە ئەم ملیارێک و 600 ملیۆن دلار پشتگیریەی ئەمریکا زۆر باشە و نزیکمان دەکاتەوە لە سەرکەوتن جگەلەوەی کە کارمەندانی تەندروستی ئەو وڵاتە لە دۆخێکی دارایی خراپدان زۆرێک لە پزیشک و کارمەندانی تەندروستی وڵاتەکەیان جێهێشت و چەندین نەخۆشخانەش بەهۆی بەردومانەوە وێران کراوە. ڕۆژانە کە هەندێک خوێ بۆ خواردنەکەمان زیاد دەکەین ڕەنگە باجی قورسی لەسەر بدەین. لە بەریتانیا توێژینەوەیەکیان کردووە لەسەر 500,000 کەس کە لە ناوڕاستی تەمەنیاندا بوون واتە 25 بۆ 40 ساڵی ئەوانەی توێژینەوەکەیان کردو ویستویانە بزانن چ پەیوەندیەک لە نێوان خواردنی خوێ و مردندا هەیە. توێژینەوەکە لەلایەن دامەزراوەی بایۆبانک کراوە کە دامەزراوەیەکی حکومی بەریتانیە. 500,000 کەس بەشداریان تێدا کردووە بۆ ماوەی 9 ساڵ چاودێری ئەو کەسانە کراوە کە بەشداری توێژینەوەکە بوون. دەرکەوتووە ئەو کەسانی ڕۆژانە و بە بەردەوامی بڕێکی زیاتری خوێ دەکەنە خواردنەکانیانەوە بەڕێژەی لە 128 ئەگەری مردنی پێشوەختیان هەیە بە تایبەت کە دەگەنە تەمەنی 50 ساڵی. پرۆفیسۆر لوچی کە سەرپەرشتیاری توێژینەوەکەی کردو دەڵێ ئەوەی بۆمان دەرکەوتووە ئەوەیە کەمکردنەوەی خوێ لە خواردنی ڕۆژانەدا کاریگەری زۆر باشی دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ بە تایبەت ئەگەر ئەمە بکرێت بە کولتور لە کۆمەڵگەدا. ئەمە هەواڵە تەندروستیەکانی ئەمڕۆ بوون بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ ومتان دەگەڕێم بۆ لای هاوکارانم لە ستۆدیۆکانمان لە هەولێر.